بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێکی فەرمی گەیشتە تورکیا و لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کۆبەوە وا لە کۆبوونەوەیان ئەردۆغان و کازمی بابەتەکانی ئاسایش و زەهەروە ئابووری تاوتوێکراون لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ هەیەک لە بەڕێزان دکتۆرە تافگە ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرە و دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هزر و لێکۆڵینەوەی استراتیجی باز لەو دەکەین کاریگەری سەردانەکە لەسەر عێراقچیە و ئایا کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان و چ کاریگەریەکیش دەبێت لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەبارەی ناوتەوە. سەرۆکوەزیرانی عێراق لەسەر بانگێشتی سەرۆکۆماری تورکیا سەردانی ئەو وڵاتەی کرد و ژمارەیەک ڕێکەوتن لە نێوانیان واژۆ کراند. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە ڕێوڕەسمێکی فەرمی لە کۆشکی کۆماری پێشوازی لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کرد. دواتر شاندی هەردوو وڵات لەبارەی بابەتەکانی ئاسایش و ئابووری وزە و ئاو کۆبوونەوە. هەروەها ئەردۆغان و کازمی کۆبوونەوەیەکی دووقۆڵیان ئەنجامدا. Değerli kardeşim Mustafa Kazmi دوای کۆبوونەوەکەیان سەرۆکۆماری تورکیا و سەرۆکوەزیرانی عێراق کۆنگرەیەکی ڕۆژنامانی هاوبەشیان ئەنجامدا. ئەردۆغان لە میانی کۆنگرە ڕۆژنامانیەکەدا ڕایگەیاند پشتیوانی لە کازمی دەکەن و یەکپارچەی خاکی عێراق بۆیان جێی بایەخە و سەرجەم گەلی عێراق بە برای ڕەسەنی خۆیان دەزانن. سەرۆکۆماری تورکیا ڕاشی گەیاند لەگەڵ کازمی بڕیارماندا بە درێژەدان بە خەبات دژی دوژمنە هاوبەشەکانیان لە داعش پەکەکە و گروپی فەتحوڵڵا گولەن. ڕەجەب تەیب ئەردۆغان ئاماژەی بەوەشدا بە ئاسانی دەتوانین بگەینە ئامانجمان کە بریتیە لە قەبارەی بازرگانی 20 میلیارد دۆلار لەگەڵ عێراقدا و لە بواری وزەش هەمانگی زۆر دەکەن و خوازیاریشن لە ڕێگەی نۆژەنکردنەوەی ئەو بۆریەی کە داعش تێکیشکاند بوو نەوتی کەرکووک سەر لە نوێ و بە بڕێکی زیاتر پێشکەشی بازاڕەکانی جیهان بکرێت. هەر لە میانی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند جەختی لە گەشەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەردوولا لەسەر بنەمای ڕێزگرتنی هاوبەش و دەست نەخستنە ناو کاروباری یەکتری و پاراستنی بەرژەوەندیە هاوبەشەکان کردووەتەوە و کاریش بۆ پەرەپێدانی ئەنجومەنی باڵای استراتیژی هاوبەش دەکەن. کازمی وتیشی تورکیا یەکێکە لە هاوبەشە گەورەکانی عێراق و دەیانەوێت پەرە بە پەیوەندی ئابووریەکان بدەن. سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی بەوەش کرد عێراق لە بواری ئاسایش لەگەڵ تورکیا هەماهەنگە و ڕێگە بە هیچ گروپێک نادرێت کە بێتە هەڕەشە بۆ سەر تورکیا. سەردانەکەی کازمی بۆ تورکیا هاوکاتە لەگەڵ گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرسی نەوت. زانیاری ڕۆژنامەوانیەکان ئاماژە بەوە دەکەن هەردوو لا گفتوگۆیان لەبارەی ڕێکەوتنی 50 ساڵە و سکاڵای عێراق لەسەر تورکیا دەربارەی نەوتی هەرێم کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕاست سوپاس بۆ میوانەکانمان دکتۆرە بەخێر بنەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت چەندە لە سەردانەکەی مستەفا کازمی بۆ تورکیا باز لە مەلەفی نەوتی هەرێم و ڕێکەوتنی 50 ساڵە کرا هەرچەندە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا بە شێوەی گشتی سەرۆکۆماری تورکیا وتی دەیانەوێت لە بواری وزەدا هەماهەنگی بکەن و ئەو بۆریش کە بۆری بڵێن کەرکووک داعش تەقانی و چاکی بکەنەوە و دووبارە لەو ڕێگەی نەوتی کەرکووک هەناردا بکرێت. پێشەکی سپاس بۆ بەڕێزت و سپاس بۆ ستافی بەرنامەکەتان و تەلەڤیزۆنەکەتان. بەڕاستی دایما خۆی لە بینی عێراق و لەگەڵ بەڵێن تورکیایە سێ اتفاقیات هەیە اتفاقیەکانی استراتیجیە هەم لە مەلەفی ئەمنیە هەم لە مەلەفی سیاسیە هەم لە مەلەفی اقتصادیە. طبعا ئەوەی کە لە ئەعلامە وترێ بە عکسەوانەیە من ماوەڕە ئەلکەواریس زۆری تر هەیە بۆ چوونەکانیان کە لەسەر چی ڕێئەکەون لەسەر چی ڕێناکەون. ڕاستە ڕەنگە ئێستا ئەوەی کە لە ئەعلامە وترێ سەرە قەڵەمێکە باسی مەلەفی نەوتەکرێت کە لە بینی ئایا ئەو نەوتەی کە لە ڕێگەی عێراقەوە بەرە تورکیا خود ئەو نەوتەی هەرێمی کوردستانە کە 50 ساڵ عەقدەکەی لەگەڵا کردووە یعنی ئەمانە خۆ هەمووی تەفاسیلەکان ناوترێ. بەڵام ئەوەی کە من لە خوێندنەوەی کازمیە کە خوێنمەوانەیە کوردستان ئەکوێتە بەردەمی بە سەراحەت مەترسیەکی گەورەتر چونکە هەرێمی کوردستان خۆی مەشاکلی خۆی پێ حەل ناکرێ
بەڕاستی و عێراقیش نایەوێ حەلی کات ئێستا چکە حەلی کوردستان لە لای تورکیایە بە حقت پێشەوەی کە حەلکە چکە تۆ بڵێ عقدێکە لەکە گەڵ تورکیا کردو 50 ساڵەیە 30 ساڵی عقدی نەوتیەکانی بە هیچ جۆرێکام عقد ناتوانانی تۆڵی بەشێنیتەوە چوتێتە ژێربارێکی قەرزەوانەیە ئەی باشە خۆ عێراق کاتێکە بیۆ ڕێکەوتن لەگەڵ تۆ بکە لەگەڵ ئەم عقدی نەوتانەیە ناچێتە ژێرباری و قەرزەوە ئەوەیە بە عقدێکی تازە بە شەراکەتێکی تازە بە مەبلەغێک کە بۆی تهدید دەکات بە یاسا ئەمە لێرە دەورەبینی لەگەڵ عێراقا بۆ اتفاق لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمە لە ینی بەحقت و من ئەوەی کە بۆچوونەکان ینی بەڕاستی وەکو بۆچوونێکی خۆشم لە مەوزوعە زۆربەی ینی هەستەکەم وردە وردە خەتەریا زیاتر لەسەر هەرێمی کوردستان دروست دەبێ چ لە دەواازەیەکانە زۆر احتیادیە دەواازەیەکی نوێ باس کراوە ئیبراهیم خەلیل سقوط دەبێ و کاتە ئیبراهیم خەلیل تۆ بەس بۆ هەرێمی کوردستان دەتوانێت شت بێنێ ینی ئەو دەواازەی لەو حاڵەتەشە هەم موازنی کوردستان کە باز دەکردنەوەی دەواازەی ئۆڤاکۆی دەکەن کە وەکو بڵین وەکو بەڕێز دەڵێ وەکو هەنار دەکنیشت لە بڵین لە تورکیا و بۆ عێراق پشت بە ئیبراهیم خەلیل نەبەسترێ باز لەو دەواازەی دەکەی بەس پێ وایە بڵین عێراق و تورکیا بگەنەوەی کە ڕێکەوتنی 50 ساڵە هەڵبوەشێنەوە یاخود ڕابگیرێت چکە ئێستا باز دەورکەندێک کە لە پارەی نوتی هەرێمیش هەر لە بانکەکانی تورکیا بۆ یەگەر کێشەیەکیەوە دروست بوو تورکیا بۆ سوودی خۆی بەکاری بێن یاخود بەو سکاڵایی کە لەسەر تورکیا لە دەرگای پاریس کە داوای 26 میلیارد دلار حکوومەتی عێراقی لە تورکیا دەکات خۆی ئێمە باسی دوو دەوڵەت دەکەین بە حقت باسی بڵین اتفاقێکی بینی دوو دەوڵەت دەکەین یا هەڵوەشاندنەوەی عقدێک لە بینی هەرێم و تورکیایە عێراقی وەشێنێتەوانێ یعنی لێرەیە تۆزێک ناتوانیت یعنی بەڕاستی بڵێم وڵا لە سەدا یاخۆتین مشکلەی هەرێمە نەک مشکلەی حکوومەتی اتحادیە خۆی ئێستا ئەگەر حکوومەتی اتحادی هەڵی وەشێنێتەوانێ بچێتە ژێرباریوانە باب عەڵە الله یعنی لە مەساڵحی هەرێمی کوردستانە بەڵام ئایا ئەوە ئەکات بە حقت یعنی ئێستا گەورەترین کێشە لە بەردەمی هەرێمی کوردستانەوە عقدەیە کە ناتوان لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوێت بەڵام ئەگەر بێت و عێراق ئەمە هەڵوەشێنێتەوانی یعنی مانەوە بەرزبوونەوەی هەرێمی کوردستانە ژلە تەوقعانیم کەەوە عێراق بتوانێت بێوێ هەرێمی کوردستان بەو قەوارە سیاسی و بە گەورەی بمێنێتەوە چونکە لایزال لە هەموو کۆبوونەوەکانە کە ئەکرێ هێشتا بەوە دەست پێەکەن بەو افتتاحە کە 2014 سەرۆکی هەرێمی کوردستان کە و کاتە کاک نێچیروان بەرزانی بۆ کەوتوێتی عێراق مفلیسە ناتوانین ئێمە باڵێ لە هەموو کۆبوونەوەکانە ئەمە هەموو کوتلە شیعەکان بێ سونەکان بێ ئەو وەفدی عێراقیەکانیش بێ کە دائەنیشن لەسەر ئەو مەبادیئە کە ئەو توێتی عێراق مفلیسە و عێراق خۆ ئێمە اقتصادێکی بە قوتی خۆمان بۆ دروست دەکەینەوانێ کە تۆ ئەمڕۆ اقتصادەکە و ڕووخاوە ڕۆکەیتەوانی عێراق ئەویش لەسەر هەمان ئەگەڕێتەوانێ بۆ ئەو خاڵی کە تۆ خاڵێک لە کاتێکی زەعیفی عێراقا باسی کە شەڕی داعش مناطقەکانی مووسڵ و شوێنەکانی تری هەموو داگیر کردبوو کە عێراق هەموو میزانیە و هەموو شتێکی تەرخان کردبوو تەنیا بۆ ئەوەی کەوا زیاتر هجوم بە چکە ئەگەر بەڕاستی موازنەی 2014 و 15 تەرخان نەکرای بە تەواوەتی بۆ بڵێن جێشی عێراقی کە بتوانێت داعش بەغاشی کردبوو یعنی ئەو کاتە هەموو شتێ هینێکی عێراق هەموو موازنەیەکی عێراقی زیاتر بۆ يعني شربوا كزضي داعش كرا يعني كواتا أمانة هموي يعني لناو كوبونو كان هشتا لخيالها يعني حتى 2018 كلا تشندي كوبونو كان بو انكرا لسرو رتمه يعني تو ناتواني بلين الشيعية قياس سنية بلي والله وانا وتراو يعني تو لكنالك وما وكردو بله سپاس دەکەم دەتەگرم وڵای بەرز دکتۆر عوسمان جەنابیش بەخێوی سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر لەوە دەست پێ بکەین سەبارەت بە سەدانەکەی کازمی بۆ تورکیا کە بابەتەکانی ئاسایش ئابووری وزە بڵێن تاوتوێکراون بە دیاریکراوی ئەم سەدانە چی بۆ عێراق بە دوایەوە ئایا کاریگەریشی چییە لەسەر هەرێمی کوردستان؟ بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە میوانەکەت سڵاو لە بینەرانی بەڕێزتان طبعا ئەم دانیشتنە کاریگەریە بێت لە دوو ئاراستە ئاراستی پەیوەندی عێراق و تورکیا خودی عێراق و تورکیا کاریگەریە بێت و کاریگەری درێژخایەنەیە بێت و لە هەمان کاتشە طبعا ئەو پەیماننامانەی یان ئەو تێگەشتانەی کەوا ڕووەدا یان لەم
زیارەتە زەمینە خۆشی بۆ کرا کە بکرێت لە دوا ڕۆژە کاریگەری بێ لەسەر هەرێمی کوردستان. شتێکێ لێرە حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەوش ئەوەیە کە سێری بە ئاراستی پەیوەندیەکانی تورکیا و عێراق بکەی لە پەنجاکانەوە تاکو ئەمڕۆ پەنجاکانی سەدەی ڕابردوو تاکو ئەمڕۆ پەیوەندیەکە هیچ کاتێک نەگەیشتێتە ئەوە کە ببێتە پەیوەندیەکان تونندتیژی بکەوێتە ناوی و هیچ کاتێکیش نەگەیشتێت لە هەمان کاتشە جەختەکەمە سەرەوە هیچ کاتێکیش نەگەیشتێتە ئەوە کە ببێتە پەیماننامەیەکی وابڵی زۆر بەتوند تەحالوفێک بێت تەحالوفێکی بەهێز بێت چونکە زۆر شت هەیە لە بینی هەردوو وڵات زۆر کێشە هەیە کێشەکانی دابشکردنی ئاوەیە مەسائلی مێژووی هەیە زۆر مەسائلی تر هەیە دائیمەن وەکو بڵێ ئەبێتە مشکلە بۆیان اینجا بابینەوە سەر وڵامی پرسیارەکەی جەنابەت من ئەبینم بەڵێ لەو شتانی کەوا کاریگەری ئەبێ لە بواری ئاسایشەوە ئەوش چییە ئێستا ئەم من زۆر وەکوولێ سوورم لەسەرەوەی کە باسی سنجارە کرێت لەم دانیشتنەدا سنجار باسەکرێ بتەکی تورکیا ئەتوانێ سازش بکە لەسەر چەند شتێک بەنسبەتی بە تایبەتی ڤیزە و پارەیەکی عێراقی زۆر هەیە لەوێ تەجمید کراوە این پارەیەکی زۆرە بە بەلیۆنها دۆلارە ئەلەوێ عێراق داوای ئەو پارەیە کات لە هەمان کاتە مەسەلەی ڤیزە لە بینی هەردوو وڵات تورکیا یعنی عێراق داوایە ئەوە کە بەس بەڕاستی و بەسەرەکی کە زۆر شتێکی گرنگە مەسەلەی ئاوە ئەوە بۆ ئێمە لە هەرێمە هەستی پێناکەین بەس لە ناوڕاست و باشووری عێراق ئەو مەسلەیەکی زۆر مەسلەیەکی گرنگە تورکیا ئەتوانێت لەو شتانە سازش بکە بەڵام کە دێتە مەسەلەی ئاسایش تورکیا پێ ئەچێ داوا بکات کە حکوومەتی عێراق ئەو پەیماننامەی کەوا نووسێتی گەیشت پێی لەگەڵ با بڵین لەگەڵ حکوومەتی هەرێمە دەربارەی سنجار جێبەجێ بکرێ طبعاً وەکو دیارە حکوومەتی هەرێم ئەمەی پێ ناکرێ بە تەنیا و پێشێچێت کە حەشدی شعبی و ئەحزابی شیعە و جمهوریەی ئیسلامی لە ئێرانە پێیان ناخۆش بێت ئەم پەیماننامەی کەوا دەربارەی سنجار جێبەجێ بکرێت لەبەرەوە تورکیا احتمالە لەم سەفەرەدا لەم دانیشتنەدا باسی ئەوە کرابێ ئایا ڕۆلی تورکیا ڕۆڵێکی ببێت ئایا ڕۆڵێکی ئاسمانی بێ هێزێکی ئاسمانی بێ یارمەتی دەری هێزی عێراق بێت بۆ دەرکرد یارمەتی دەری حکوومەتی هەرێم بێ پێ ئەچی ئەم شتانە باس کرابێت و وەکو دیارشە لە شێوەی ئەو قسەی کە کرا ڕۆژنامەگەریە هاوبەشەی کە کرا پێچێ ئەو شتە بەرە و اتفاقێک بچێت ئەمە زۆر ئەمە لە بوارێکەوە زۆر تەسیرێ بێ لەسەر هەرێم ئەمە وەزعێک ئەخڵقێنێت کە کاریگەری ڕاستەوخۆیە بێت لە ئاسایشی ئین بەڵام لە بوارێکی ترەوە ئەوش بواری مامۆستا حەکیم بواری ئابووری ئەگەر بێت ئەو خەتەی کە ئەکرێتەوە پێڵێن ئاڤاکۆی خەتێکی بەدیلە تا ڕادەیەک ئەمڕۆ خەتێکی بەدیلە بۆ خەتی ئیبراهیم خەلیل ئەوە حکوومەتی هەرچەندە پێشمەرگە لەوێ 30 کیلۆمەتر لە کۆنتترۆلی پێشمەرگەیە بەڵام ئەو خەتە بکرێتەوە لە دوا ڕۆژدا مەترسێ بێ بۆ هەرێم هەرچەندە ئەمڕۆ ببوورە یعنی دوو ڕۆژ پێش ئێستا هەردوو وەزیری عێراق و وەزیری دەرەوەی عێراق و تورکیا کە باسی ئەم شتە کرا وتیان ئێمە ئەگەر خەتی ئۆباکەش بکەینەوە دەواازەی ئۆباکەش بکەینەوە وتی ئەوە لەگەڵ هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم و بەغدا بێ بەڵام ئەگەر
ئەوە بکرێتەوە دەواازەیە بۆ دوا ڕۆژ تورکیا ئەتوانێت ڕاستەوە خۆ ئاڵوگۆڕی تیجاری خۆی لەگەڵ عێراقا بکە و ئەوە بژانەوەی تەلافەرە بێت و مووسڵە بێت و لەگەڵ حکوومەتی عێراقا توانێت تا ڕادەیەک هەرێم لە دەرهاتێکی زۆری با بڵێن ئیبراهیم خەلیل مەحرومە بێ هەرچەندە بەداخەوە ئەمڕۆ نە دەواازەی ئیبراهیم خەلیل نە دەواازەکانی تری لای سلەیمانی وەکو یاشماوەمانە بۆ کورد هیچ سوودێکی نەبووە تاکو ئەمڕۆ بەداخەوە لەبەر ئەو گەندەڵیە و ئیدارەی غەڵەت کە لەو منتقانایە بەڵام ئەمە لە دوا ڕۆژە بەڵێ کاریگەری ئەبێت. بەڵێ سوپاس دەکەم کاوی تۆ دواتە گەڕێم بۆ لای بەڕێزت دکتۆرە تاڤگەوێرم وڵای بەرست پێ دوای ئەم سەردانە کاریگەری دەبێت لەسەر بارەسەی ڕێکەوتنی هەرێم لەگەڵ بەغدایە خۆت ڕێک نەکەوتن بە بۆچوونی بەڕێزت کەوتت بڕیاری نەوتەکە لای بڵین تورکیایە بەڕاستی خۆی ینی بڕێکەوتنی بینی عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانە بەستراوە بە یاساوانێ و بەستراوە بە خواستی نوێنەرانی شیعەوە ئێستا کە وەکو وەرەقەیەکی زەخت بەکارێنن بەرامبەر بە هەرێمی کوردستان و بە ئاغڵاتی هەرێمی کوردستان و بە فەسادی مەلەفەکانی هەرێمی کوردستانەوە. یعنی تۆ لەم حاڵەتەیە من مەبەستم لەوە بووە کە ئەڵێم چارەسەرەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان ناتوانێت عەقدەکە لەگەڵ تورکیا هەڵوەشێنێتەوە لەسەر چه ئەساسیە کە جەنبەی مالیتیا هەیە. بەڵام ئێستا کە لە بەڕاستی وەکو ماڵە باجێنەیەگەی بینم ئەم سەردانانی هەرێمی کوردستان وەفدەکەی هەرێمی کوردستانە چێ بۆ بەغاو لەلایەکی ترەوانەیە با بڵێن کە ناتوانێت کە خۆی عەقدەکان چارەسەر بکاتەوانێ و یعنی کۆمەڵێ شت وەکو بڵێن سەردانێکی خێزانی باسیکەین باشترێ وەک لەوەی کە بڵام وڵا ئەمە وەفدێکی هەرێمی کوردستانە وەکو سەردانێکی خێزانی بەڵام وەفدەکە شارەزانین خاوەن بڕیارنین لە دۆسیەکان بۆچی خاوەن بڕیار بن یا بڕیار نەبن ناتوانن یعنی بەوە نابێ مەزەلەن تۆ کاچیتە شوێنێکەوانە با بڵێن چوویتە ناو پەرلەمانی عێراقەوە مەلەفەکەی بەدەستەوەیە ئەتوانی حەلیکەیت ئەوە مۆزوعە ئەو مەلەفەی کە بەدەستی با بڵێن کە ئەو وەفدە کوردیەوە حەل نابێت یعنی بە حەقەت خۆ ئەمە ئەوەیە کە یعنی تۆ چیتە لای سەردانێکی ئەحزابێکی سیاسیەکەی سەدر حەکیم إلى آخره کردوتە یعنی سەردانێکەکە یڵێ چی خۆ ئەمانە هیچیان ناتوانن زەختیش بخەنە ناو پەرلەمانەوە چونکە پەرلەمان ئێستا پەرلەمانی ئەم وەجبەیە زیاتر ئێستا هەوڵی چی ئەیە هەوڵی ئەوەیە تقریبا وابزانم 425 ئەحزابی سیاسی کە خۆی ئامادە کردو بۆ انتخابات بەرەو انتخابات دەڕۆی هەر ئەوەی کە لە ناو پەرلەمانایە بەدەر لە هەموو مەلەفەکان مەلەفێکی تری بەدەستێ مەلەفی انتخاباتە تایەتی یعنی تۆ کە ئەچی کە بزانیت لە سەدا سەد ئەم مەلەفەی تۆ دۆڕاوە حەلی پێ نییە ئەشتەوێ بۆچی دۆڕاوە چکەوان دەڵێن ئێستا ئێمە ئامادەین داهاتی نەوتەکە تەسلیم بکەین داهاتەکەی بەس بۆچی ئەوان دۆڕاون ئێستا داهاتی نەوتەکە کاک حەکیم ئەمان ئەڵێن ئێمە تەسلیمیەکەین وایە بەڵام با بڵێن ئەو عەقدی کە کردوتە چۆنە یعنی ئێستا من شارەزایانی نەوت بێنن با بڵێن کە سەریان لە عەقدەکەی نەوتی عێراق دەرناچێت هەرێمی کوردستان ببوورە چونکە تۆ لە ژێر باری زەرەرایی یعنی تۆ کە ئەمانی کە کردوتە عەقدێکی 50 ساڵەیە ناتوانانی هەڵی وەشێنیتەوانێ باشە ئەم ئێستا لە پێشە 250,000 بەروین لە ڕێگەی سۆمەوە داواکرا بۆ ئەگەر هەرێمی کوردستان بیتوانێت بۆ نەیەتوانی 250,000 بەرمیلەکە بار لەگەڵ لە سا 50 داهاتەکانە بە تەواوەتی لە سا 12.67 خۆی لە قانونی موازنەی 2019 وەرەگرت بەبێ هیچ کێشەیەک کەواتە کێشەکەی تۆ چییە؟ کێشەکەی تۆ عەقدەکەیە عەقدەکە عێراق ناچێتە ژێرباری هیچ عقوبەیەکەوە تایەتی مجرد بەزەوە چەنی ئەوێت ئەوەی کە خۆی ئێوێ ئەگەر ئەوەنەی خۆی کە عێراق بردی ئەو لا زەرەرمەندە تەرەفی تورکیا زەرەرمەندە تەرەفی ئەو نەوتەی کە لە ڕێگەی ئەوانەوە ئەفرۆشری ئەو عەقدە لەگەڵ کێکراوە ناکرێت یعنی ئەمەیە مەلەفەکە ناتوانێت کوردستان تەوازن ناکەون ئەی وەفدەکە لە بەغداد چی دەکە ئێستا بڵێن لەوێ ماونەتەوە وەڵاهی دەردی خۆشیان گوێم لە قسەکان وتیان وەڵا بەغا خۆشە حقیقت یعنی وتیان بەغا خۆشە با لێرەش بمێنینەوانی ئەوەیە بەڵام بەسەیری کورد لێرەیە بە حەقت موچەخۆرانی هەرێمی کوردستان و داهاتی هەرێمی کوردستان لە بەرەو خراپبوون ڕات
حکومەتی هەرێمی کوردستان مەفرۆزە بیر لە دەواازەیەکی تر بکاتەوەوانێ دەواازە لە شەفافێتی داهاتی گومرگەکانی خۆیە دەواازەیەکی شەفافێتی نەوتی خۆیە بکات بۆ ناو هەرێمی کوردستان ئەگەر تۆ بە 320 میلیارد دینارەکەی عێراق بتوانین موچەبیت خۆ تۆ بە 2 مانگ جارێگەیت ئێکەواتە فەرقەکەی یعنی هەتا ماگانەکەی خەیتە سەری بەم شێوازە ئەگەر بێت و بەو هەمووی دزی و فەسادی کە ئەکرێ لە هەرێمی کوردستانە بە 2 مانگ جارێ پاژەوەی کە خەڵگێتە سەر جادە اینجا تۆ بە لێبڕینەوە موچەیەگەیت کەواتە بێ حەلێکی تری لە بەردەسابێ ئەگەر ڕێ نەکەوتی من تقریبا بە سەراحەت بە ئەعتیقادی خۆم ناتوانم ڕێکەوە لەگەڵ بەغایە چونکە ئەوەی بەدەست کوردستان نەک لە سەریاسای قەرزەکە بۆ 2021ژمە بەس لە 2021 یاساکە کە ئێستا بڵین وابرارە بەم زوان بێتە بەڕڵ بەڵێ ئێستا ئەمڕۆکە بڵێن ئەو مسودەیە کەوتووە لە وەزارەتی مالیە تقریبا عقوبەی بۆ ئەو کەسە دەرکردووە کە مسودەکەی کەوتە بازاڕ یعنی بڵێن کەوتە بەردەستی خوێنەرانەوانی هی موازنەکە چونکە هێشتا کۆمەڵە کەم و کوڕیتیا هەیە کۆمەڵی اتفاقاتی سیاسی لەسەر نەکراوە مەبەستیان زیاتریش لەگەڵ اتفاقێکی تەواوەتی نەگەیشتون لەگەڵ هەرێمە بۆ ئەو موازنەی 2021ەکە کەواتە کورد ئێستا واز لە قەرزەکە بێنە من تێ نەگەیشتم با بڵێ قەرزەکە ڕۆی یاسای قەرزەکەیە بڵێ تۆ قەرزەکە ئێستا کە لە دەنگی ئیراوەتە بوو بە یاسا و تەنفیزیش کرا لە عێراقا موچەی مانگی 10 و 11 پێیراوە ماوە تۆ سەر موچەی چەنێ مانگی 12 تۆ هەستایی وەفدێک یعنی چیەکەیتەوەی تۆ بۆ ڕابردوو نایی بۆ داهاتوو ئەو وەفدە بڕوات ئەبێت واز لەوە بێنێ لە کە 960 میلیارد دیناری بەرەکەوێت بەهی هەر سێمانکە مای 320 میلیارەکەیە واز لەمە بێنە واز لە 2000 چۆرە سەر موازنەی 2021 چونکە ئەگەر بێت و موازنەی 2021 بەبێ ڕغبەتی کورد بەبێ ئەوەی کە کورد بتوانێت اتفاقی بکە ساڵەکەت بێ موچابیت ساڵێک هەرێمی کوردستان هەر بەم دۆزعا ئەڕات ئەو کاتە یعنی لە باتیەوەی کە مایەک بە 2 مانگ جارێک بتوانێت معاژبە لەوانێ بکاتەینێک و بە حەقەت ئەو مەلەفەشی کە بازەکرێت کە موچەخۆرانی هەرێم بچنە سەر هەنکە عێراقیش ئیستیعدادیتیانە چکە بە مقابلە ئەویش یعنی ئەوە نییە بڵێن تۆ کە ملیۆنێک و 256 هزار کەس بخەیتە سەر بەغا بە بێ مقابل پێ دوایەوە ناکەن یان ێگە ڕاستە خۆ بڵین کە بەبێ مقابلە مە ناکەن کاک حەکیم من یەک نمونە بۆ تۆ بۆ خەڵکی کوردستانیش بان بێت باوەڕت بێت بە درێژای 4 ساڵی پەرلەمان کە لە وەجبەی پێشوا بووە نیوی پەرلەمانتارە کوردەکان بەدەر لە کەرکووکیەکان خۆشیان کە هەوڵیانەوە لەگەڵ ئێمە هەڵمانە 8,000 مامۆستای کورد لە کەرکووکە هەیە بخەینە سەر عێراق نەخرا ناشی کرد نەیکرد عێراق نایکات بۆ نەیکردە بەڵێ یەکێ لە ئەسبابە هەرە گەورەکان سندوقی تەقاعودی بوو عێراق داوای چیە کرد یعنی تۆ 8,000 کەس ئەخەیتە سەر موازنەی عێراقی ئەیوت 8,000 کەس سندوقی تەقاعودیەکەم بنێ هەرێم نییە ئەوەی کە براو لە سەدا حەوتی مانگانە لە سندوقەکە نییە و پارەکەش دیار نیە پارەکەش دیار حل لە ئەساسا هەرێمی کوردستان ئەم گەندەڵیە گەورەی کردووە کە سندوقی تەقاعودی نەبووە ئەی باشە ڕاستە یعنی ئەمە قانونە خۆ من دیفاع لە عێراق ناکەم منە خەلە سەر بەغا غێرە لە سندوقەکەم بەرێ سندوق نییە پارە نییە ئەمە یەکێک لە هەرە سەبەبەکان بووە کە سپاس دەکەم کاک دکتۆر عوسمان سەبارەت بە مەسەلەوەی کەوتت ئێستا پارەیەکی زۆری عێراق بلۆکراوە لە تورکیا باز لەوە دەکەن کە پارەی نەوتی هەرێمە ئایا یاخود ڕێکەوتنی 50 ساڵە لەگەڵ تورکیا پێ دوایە کە هەرێم کردوێتی گۆڕانکاری بە سەردابی یاخود ئەم سەردانە دەراویشتە خراپەکەی بۆ سەر هەرێمی کوردستان چییە؟ وڵا هەروەکو وتم مامۆستا حەکیم ئەو پارەیە یعنی حکوومەتی تورکیا بە ڕسمی ناڵێ ئەو پارەیە چییە و هینچەیە بەڵام حکوومەتی تورکیا ئاماژەی بەوە کرد 2 ڕۆژ پێش ئێستا کە پارەیەک هەیە لەیرە ئەو پارەیەش هین عێراقە و ئەبێ باسی لێ بکرێت ئەم پارەیە بێ بگەڕێتەوە ئەجا بەڵام پێشێتی ئەو پارەیە بەشێکی هین پێش ڕۆخانی ڕژێم بێ و پێشێت پارەی هەرێم بێت ئەم مەسەلەیە هەردووکی هەیە لە ئارادا ئەم قسانە هەیە بەڵام من حەزەکەم ئاماژە بە شتێک بکەم یعنی لێرەدا ئەوەی لە دکتۆرە ئەبیستم و لە ئەعلامی کوردی زۆر باس ئەوا کرێ ئیتفاق پەیماننامەی 50 ساڵە لەگەڵ تورکیایە ئەوە کراوە لە کاتێکدا یعنی بەڕاستی تەنها ڕێگایەک بوو
بۆ ملەتی کورد بۆ هەرێم ئەو ڕێگایە بدە چونکە لە کاتێک بوو کە بەغدا زۆر بە ئاشکرایی وەکو ئەمڕۆ ئامادەنە و یەکشت بداتە کورد اینجا ئێمە بەجۆرەی دەستور مادەی 11 و 12 دەستوری عێراقی هەرێم حەقی هەیە نەوتی خۆی دەرکات نەوتی خۆی بفرۆشێک بەڵام طبعاً لێرەدا بە ئاگاداری حکوومەتی فدرالی لە بەغدا ئەمە من ئەبینم ئەم شتێکە بێت دوو جیا بکەینەوە زۆر شتێکی ڕوون و ئاشکرایە مەلەفی نەوت بە شوەیەکی باش ئیدارە نەکراوە لە هەرێم بەڵام من سێری دوور ئەەکەم لە دووردا پێی ناچێ عێراق و هەرێم من وای بینم هیچ کاتێک پەیوەندیان باش بێت یان هیچ کاتێک حکوومەتی فدرالی پارە بنێرێ بۆ هەرێم بۆ شعبی کوردستان لەبەرەوە من ئەم دەستکەوتە هەیە لە دەستورە بەڵێ ئەمڕۆ سوء ئیدارەی پێکرێ بەڵام ئێمە بێت دووربین بین داوای ئەوە نەکەین عقدی نەوت ئیلغا بکرێ یان مەلەفی نەوت ئەمڕۆ لە بەرپرسێکی سلەیمانیەوە گوێمان لێبوو کە ئەڵێ ئەو مەلەفە تەسلیمی بەغدا بکرێ یعنی بەڕەئی من بۆ دوا ڕۆژ ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە استراتیجیە لەبەر لەوەی ئەوە غڵاتانێکەوە ئەمڕۆ ڕۆداوە ئەو مەسەلێکی ترە ئەمە یەک یعنی ئەمە شتێکە کە ئەبێ هیچ گومانی نەبێت بەنسبەتی مامۆستا بەنسبەتی حکوومەتی هەرێم من لەگەڵ مامۆستای میێوانتم بە هیچ جۆرێک چوونی بۆ بەغا ئەمڕۆ غەڵەتە ئەوەلم بە شێوەیەک ئەڕۆن ڕێکڕێزی لە ماڵی کوردیدا نییە حکوومەت زۆر ئاگادارە حکوومەتی بەغدا زۆر ئاگادارە و ئەمە شتێکە بەڵام شتێکی ترش هەیە واقعێک هەیە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق شتێک ڕووی داوە ئەوش ئەوەیە ئەحزابەکانی سەر بەلایەنێک با بڵێن سەر بەلایەنی جمهوری ئیسلامی بەڕاستی لە ململانێکی سیاسین لەگەڵ هەولێردا لەبەرەوە حتا ئەگەر کازمی ئەو پەڕی ئامادەی خۆی دەربڕێت پارە بنێرێ بۆ هەرێم ئەوە ناتوانێت چونکە ئەوان زۆر بە زیرەکانە چیان کرد چۆن پەیوەندی حکوومەتی عێراق و ئەمریکایان با یاسا بەستاوە لە دوایی کوشتنی مهندس و قاسمی سلەیمانی چیان کرد هەمان شت بۆ هەرێمش قەرارێکیان دەرکردووە لە پەرلەمانی عێراق کە ئەمڕۆ حکوومەتی کازمیش ناتوانێت حتا گەر بێوێ پارە بنێرێ بۆ هەرێم اینجا لەبەرەوە چوونی ئەو وەفدە لەم زروفەدا و هەروەکو مامۆستاش وتی لە وەختی هەڵبژاردنە و ئەمڕۆ لە شەقامی عێراقدا لە شەقامی شیعە و سونە بەداخەوە دژمنایەتێکی زۆرەیە بۆ کورد و بۆ هەرێم بۆ طبعاً پێرە سەرۆکی فراکسیۆنی بەدر زۆر بە سەراحەت زۆر بە ئاشکاوەوتی ئێمە هیچ وەختێک بایی لە سەتا یەکش باوەڕمان بە حکوومەتی هەرێم نییە لەبەرەوە بە بۆچوونی من ئەمە ئەم بوارە سیاسە بەشێکی هەڵی حکوومەتی بەشێکشی ئەو وەکو ئەو مەسەلە سیاسیەیە ئێران ئەوێ سزای حکوومەتی هەرێم بدا بە تایبەتیش دوای اتفاقی سنجار یعنی ئەوەش فشارە لەسەر باش لەبەرەوە کورد مامۆستا حەکیم با خزمەت بکەم بەو ئینەوە حکوومەتی هەرێم ئەبێ زۆر واقع بینانە محاولە بکە پارەی 6 مانگی موچەخۆرانی کوردستان دابش بکە بەکو لێ گەرانتی بکە زەمان بکە ئەمە ئەتوانێ ئێمە لە کوردستانە ئەمڕۆ لە کەمترین شت 10 بلیۆنێرمانەیە کوردستانی خۆمان باشوور و 258 ملیۆنێرمانەیە باشە با لەمانەوە ئەمانش زۆربەی نێزگن لە دەسەڵات ئەم ساحب شەریکاتانە ئەم کۆمپانیانە با لەمانە پارەوەرگرن معاشی 6 مانگ دەمان بکەن و اینجا بچن بۆ مپازات و ئەگەڕێمەوە ئەڵێمش
ئەو مافە دەستوریانەی هەرێم کایەتی نابێت بە هیچ زۆرێت تەسلیمی بەغای بکە ئەمە هەڵەکە لەیرە کراوە با هەڵەکانی خۆمان چاکەینەوە مەلەفی نەوت بدەینە دەستەیەکی پاک و داهاتی بەشێکی شەفافانە لە هەرێم سەرف کرێت. باشە بەس کاکتۆرکەی ئەم نەوتە بدرێتە دەستێکی پاک چونکە ئەگەر تەسلیم نەکرێت ڕەنگە ژیانی خەڵک خراپتر بێ ئێستا بنون ڕەنگە هێزێکی سیاسیە و نەوتە بۆ قایمکردنی پێکەی خۆی بۆ کڕینی حەزب میدیا نازام ڕۆشنبیر ئەوە بەکاربێنێ بۆ حیزبی دیکە لە پارچەکانی دیکە هەنیایی کێشە ئێستا کەی ئەو دەستە پاکە دەدرێتە ئەو دەستە پاکە بڵین بە کورتی بێ سپاس دەکەم. والله بەڵێ والله بە کورتی ئێمە هەمومان لە هەرێمە ئاگادارین بێنەوە ئەمڕۆ ئەوە داواکاری شەقامی کووردە و ئەو خۆ پێشاندانە بەشێکی داوایە و شتەیە یعنی ئەمە من ئەڵێم حتا بۆ ئەوانەی لە دەسەڵاتن ئەگەر لە بەرژەوەندی خۆیان بیر بکەنەوە ئەبێ ئەم مەسەلەیە حل بکرێت. ئێمە یەکێک لە نمونونەکانی دیموکراسیەت ئەوەیە شەفافیەتە بێ ئەوەی بەغداش داوایەکات ئەوەش هەر ڕاستە ئەڵێ دیوانی چاودێری دارایی بەغدا ئاگادار بێ لەین و ئەمەش ئێمە لە هەرێمەکەمان دوژمنمان زۆرە لە دەور و پشتمان کە بەڵام دەرەوە یارمەتیمان بدا دووەلی ئەوروپی یارمەتیمان بدا ئەمریکا یارمەتیمان بدا تەنها بەدیلێکمانەیە ئەو شکەڵین ئێمە ئەزمونێکی دیموکراسین بەڵام ئەگەر شەفافیت لەینمان نەبووین اینجا چی لێ دێت مامۆسا بە یەک دێر ئەگەر تەسلیمی نەکەن ئەوە شەقامە تەقێتەوە مەسلەی ئەمڕۆ نەتەقێتەوە ساڵێت نەتەقێتەوە وەختێکە تەقێتەوە ئەوانەی لە دەسەڵاتن یەکەم زەرمەند دەبن و هەرێمش زەرمەند دەبێ و ئەو ئەزمونە شەمانەت زەرمەند دەبێت. سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لە هەتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. Foundation. Oui, that's it. وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة سبسة بسيطة 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 لا شيء فين نبي ئەلو برنجی محمودە باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة سبسة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرا بووی؟ ڕووبا بەوە ڕێکلام بوو بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ
چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە وشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕست دکتۆرە بکرێم لای پڕێز سەبارەت بووی کە کاک دکتۆر عوسمانی ئاماژەی بۆ کرد کە ڕەنگە لەم بارودۆخە ڕێکەوتن بڵێن قورس بێت لەگەڵ بەغدایە بەڵام ئەگەر نەوتەکە ئێستا چکە بۆ چوون هەیە وەکو دکتۆر دەڵێ نەوتەکە تەسلیم نەکرێ لێرە دەستێکی پاککە بێ بۆ تونشێ سەبارەت بەوەی کەرادەستی بەغداد بکرێت بڵێن بۆ موچە خۆران باشترە بەڕاستی خۆی ئەو وەفدێکە وەکو منتم وەفدێکی وەکو خێزانی بۆیە باشتر بوو وەگلەوەی کە باسی قەزەیەکەکەیک لە کاتێکا کە تۆ شارع هەستا خەڵک هاتە سەرجادە و خوێنی شەهیدیرا لە هەرێمی کوردستانە اینجا ئەمانش بۆ سەرکردنی خۆپیشاندەران ڕۆشتن ئەو ئەیکن بە حجەیەک وەکە علەساس ئێمە دڵسۆزی ئەم خەڵکەین و ئەچین لەگەڵ بەغا و ئەیانوێت تۆپەکە فرێنە ساحی بەغاوە تۆپ فرێمێرە ساحی بەغاوانێ تۆپەکە لە ساحی کوردستانە بەحەقت من ڕێزم بۆ دکتۆر هەیە تۆ عقدێکە کردووە هەمووی ئەو عقدە یعنی لەسەر چی کردوتە لەسەر ئەساسێکی نەزانی و نەخوێنەواری کراوە با بۆ شێوازە بڵین چونکە تۆ عقدێکی نەوتی نەهاتوویت کە خەبیرێکی نەوتی دڵسۆزی وڵاتەکەت هاتووی کۆمەڵی خەڵکت هێناوە بەس بۆ حساب بووە زانی ئەتوانین ئێمە اشتیباهی ئەو عقدانەی هەرێمی کوردستان وەکو چی بکەین وەکو کە تۆ لە پڕ شتێکە بۆ دەرەچێ میراتێ بێ یان نا ئەڵێ هەرچەندێکم بەرکەوێ قەیناکە تۆ مەسیری میلەتێک لە 2014 یاوتەتە بەر قەدەرێک لە کاتێکا نەوت بە 56 بێت یا نەوت بە 40 بۆ یا بە 60 بۆ تۆ بە $10 $20 ئەوە سەروەتی تۆ نییە ئەسڵن ئەبوایە هەر هەمووتان بیرێنە بەردادگایی چونکە تۆ سەرواتێکی بە هەڕاجێ کردووە بە هەڕاجی فرۆشتوتە نەوتەکە لە بەرەوەی کە چی بووی هەرێمێک بوویت سەر بە بەغا بوویت ئیتفاقی لەگەڵ بەغا نەکردو موافقەتی بەغا دووەرنەگرتایە 2014 زۆر بە ئاسانی ئەتوانرا لەو کاتەیە کە موچەی هەرێمی کوردستان لە مانگی 6وانێ کەوترا نایرێ بە هەرێمی کوردستان ئیلتیزاماتی نەوتی نەبوو ئەو کاتە ئیلتیزاماتی ڕقابەیەکی تر هەبوو گومرگ و کۆمەڵی داهاتی ناوخۆیی هەبوو لەسەر هەرێمی کوردستان نەک تۆ بێ غەڵەت بە غەڵەت چاکەیتەوە لە باتی ئەوەی کە تۆ بێ داهاتەکان و ئەوەی کە عێراق تەڵەبە لێەکە بێیت عقدێکی بکەی سەرگەردانی تیا هەبێت بەهاتی تایە دکتۆر بڵین خەرەکە لە دۆسینی و تیا خود لە خراپ بەکارهێنانی داهاتەکەی
لە جۆری گرێبەستەکان دوگەر باش ئیدارە درابێت تووشیم بەڵێ خۆی ئەخر ئیدارەکەی نەوت چییە دۆسی نەوت چییە تو چێ پارەکەی وەرگرتووە چی عقدەکەی کردووە چۆن کراوە ئەم عقدە کە ئێستا ناتوانێت هەرێمی کوردستان لە عقدەکانە دەرچێت یعنی من مەبەسم لەوەیە کە تۆ ئەڵی شتێکم هەر دەستکەوتووە ناکرێت تۆ شتێکم دەستکەوێ ئەمە اقتصادی دەوڵەتێکە ئەمە اقتصادی میلەتێکە ئەمە قودی خەڵکە قودی تۆ نییە بەم شێوازە کەوات کردو متهەمن چه ئاشتی هەورامی چه ئەوانی کە عقدەکەیان کردو کە سەرۆکی هەرێمی کوردستان لەو کاتیا کردووە بەڕاستی وایە ئەم حکوومەتەی تر کە نەخرێ بڵێ ئامۆزا و ئامۆزاکانین ئەوایە بیەکەم شت باڵێنکە مەلەفی نەوتی بێنە شەفاب کردا ئەوانەشی کە لە مەلەفی نەوتە بەشدارن لە خیانەتەکەی مەلەفی نەوتە هەمووی بیرای بەدادگا ئەو کاتە ئێمە ئەمانە ئەم حکوومەتە باشترێکە لە حکوومەتەکەی تر بەڵام تۆ لە بینی دوو ئامۆزایە بۆ لە ئامۆزایەکە بۆ ئامۆزایەکی تر کراوە خۆ ئەم عقدانی کە کراوە یعنی من مەبەستەکەم لەوەیە هەرکەلەوەی ملفەکە بۆچی بەکارات وڵێن دۆسینەوت بۆ مەسەلە حزب یاخود ئەوەی بۆ ئایندەی وەکو بڵێن چکە بۆ چونی شێدەڵە بۆ ئایندە مەلەفەکار لە سێرە بمێنێتەوە باشتر من ناڵ یعنی بەڕاستی قەیناکەم ئەگەر بە ئایندێ بۆ مەلەفی نەوت ئەبواە بۆ ئایندەی کوردستان بەکارباتایە بەڵام بە شێوێزی مەلەفێکی ڕازگۆیانە مەلەفێکی یاساییانە مەلەفێک کە نەک تۆ بدۆڕێتیایە معقول نییە تۆ بڵێن نەوت بە 40 بێت تۆ بیەی بەدا نەوت بە 60 بێت تۆ بیەی بە 20 بەو شێوازە و مشکلەی لە هەرێمی کوردستانیشە ئەوەی کە ئەبیسترێ ئەوەشی کە خۆشیان کردویانە ئەو عقدای کراوە تا 2024 پارە وەرگیراوە باشە تا 2024 ئەگەر بە $10 ژیابێتە چەندی وەرگرتووە بۆ نەیخێتە ڕوو ئایا ئەو پارەی کە بڵێن جەنابەت بڵێن کە کاک دکتۆریش باسی کردوانی ئایا هەموو هەرێمی کوردستانە یعنی ئەو پارەیە کە ئێستا بلۆکراوە حکوومەتی عێراقی ئەتوانێت بە حەقەتەن سیادیە نەتوانێت چونکە تۆ جزئێکی لە عێراق یعنی مەلەفەکە ئەو کاتی کە تۆ موافقەتی وەربگرت تا 2014 بە ناردنی نەوت زۆر احتیاجی بوو باڵێن کە هەموو داهاتەکانت بە شێوازێکی ڕسمی ئەهاتەوە بۆت باشە بەس بە کورتیگەر لەگەڵ عێراق ڕێک ناکەون ئەی بۆ کە تۆ دەڵی ناتوان ڕێ بکەون وایە بەڵێ ئەی بۆ دەچن مادەم کە ناتوان ڕێک بکەون بۆ لەگەڵ خەڵک لێرە بەدیلێک شەفافی لەگەڵ خەڵک وە بەدیلێک لێرە نادەوزرێتەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لەگەڵ عێراق ڕێ بکەوێتوانی و خۆڵکردنە چاوی خەڵکە لەبەرەوەی کە هەموو کاتێکاڵن وەفدەکەمان ڕۆی لەگەڵ فلانە کۆ بۆوانێ خەندێک خەڵکێکی فەقیر جوزانێت تۆ چیە لە پەرلەمانە چیە لەگەڵ چیا کۆ بۆتەوانێ لەگەڵ چیان بۆتەوانێت کە ئەمەی کە ئێستا عێراق داوا لە هەرێمەکە داوای یاساکاڵی ملتەزیمە بۆ یاساوە ئایا هەرێمی کوردستان ئەتوانێت بەم یاسایە ملتەزیم بێ منەڵم ناتوانێت چونکە بۆچی چونکە تۆ هەڵەت کردووە هەڵا هەیە لە عقدا هەڵا هەیە لە داهاتەکان تا ناتەوێت شەفافیکەی هەڵا هەیە لە هەموو بڵێن حتا فەرمان بەرەکاندا کە هەتانم بندیوارەکان تا تۆ بە زمانی سەرۆکی حکوومەتەکەی خۆمان کاک مەسرور لە من ناتوانم بندیوارەکان لابرم ئەیتر چۆن بڵێن تۆ توانیت لەگەڵ بەغایە ڕێکەویت تۆ لە ناو خۆی خۆتە دوژمنی ناو خۆتی کێ دوژمنی ناو خۆی خۆ ئەحزاب سیاسیەکان خوان لە ناو خۆیانە دوژمنی یەکن یعنی تۆ من ئەگەر سەرۆکی حکوومەتێک بم لەسەر شاشەیەک لە ناو پەرلەمانی کوردستانە بڵێم ناتوانم فەزائیەکان لابرم ئەمە دوژمنایەتی گەلە یعنی کەواتە من بەردەوامە بم لەسەر فەساد بەردەوامە بم لەسەر مەلەفی ئەوەی کە موچە نایە بە تۆ جگە لە دوژمنی دەرەکی دوژمنی ناوخۆک و گەندەڵکار و ئەوانە زۆرە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی ئەحزاب سیاسیەکان دوو حیزب ئەساسیەکەی کە لە هەرێمی کوردستانە ئەمانە خۆیان دوژمنی خۆیانن لەو لاوانێ دوژمنی خەڵکی یعنی دوژمنی خوان کە خۆ دوژمنی خۆ بۆمانەیە دوژمنی گەلەکەتیت ئەمەیە مەوزوع لێرەیە ئەو لەو لاوانەیە باڵێن کا دەستی گرتو بە گومرگەکانە بە کۆمەڵێ نەوتە ئەمیش لەم لاوانێ بە کۆمەڵێ نەوت و بە کۆمەڵێ گومرگە یعنی فەرقی نییە تۆ نەوت بە بۆری بنێری یا بە تەنکەر بینێریت هەردوو حاڵەتەکە هەر نەوتە لە بە بۆریە بەڵێ هەردوو حاڵەتەکە نەوتە هەردوو کات حاڵەتەکە قودی خەڵکە بوون بە چی منافسی دژمنایەتی لە بینی خۆیانە بەڵام چێ بزەرمەندە خەڵکی هەرێمی کوردستان سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بەوەی ئەم سەردانەی کازمی جگە لە ڕوانگەی وزە بڵین بە دیاری کراوی چ کاریگەرێکی لەسەر مەسەلەی نەوتی هەرێم دەبێ ئەم سەردانی کازمی بۆ تورکیا وە لە ڕووی ئەمنیشەوە پێ وایە هەرێم و عێراق یارمەتی تورکیا بدەن بۆ رێدانی پاکەکە بەڵێ با لە بەشی دووەمی پرسیارەکەتەوە دەست پێ بکەم هەروەکو ئاماژەم پێی کرد هەم هەرێم هەم ئەم حکوومەتەی کە ئێستا لە بەغایە کە لەگەڵ حکوومەتی هەرێم جیاوازێکی ئەوەیان نییە دەربارەی
با بڵێن بوونی پەکەکە بە تایبەتی لە سنجار ئەلەوێ بۆچوونێکی هاوبەشەیە لە بین کاڵمی و سەرکردایەتی هەرێم بەڵام ئایا ئەحزابی شیعە لە پەرلەمانی عێراق ئەیەلێت حکوومەتی عێراق قەرارێک واوەر بگرێ بۆ یارمەتیدانی تورکیا و هەرێم ئەوە مەسلەیەکە من تۆزێ بە قورسی ئەزانم بەڵام ئەڵێم پێ ئەچێ ئەم مەسەلە باس کرابێ ئەی بۆ هەرێم پەکەکە لەوێ دەرناچێت بەڵێ پێ دوای هەرێم یارمەتی تورکیا بدات بۆ لێدانی پەکەکە بڵێ بەڵێ یعنی خۆی هەرێمەش زۆر ناڕەحەتە لە بوونی طبعا وجودی پەکەکە لەو شوێنە و من خودی خۆم وەکو ئەکادیمیەکی بێلایەن حەزمە کرد خەباتی پەکەکە لەو دوێ حدود بێت نەک لەسەر لە هەرێم بێ ئێمە ئەزمونێکی دوو درێژمانەیە یەک جیۆپۆلیتیکی کوردستان زۆر شتێکی قورسە یعنی ئەگەر بێت ئەم هەرێمەی هەمانە بیپارێزین لەوە باشترە کە ئێمە ئەم هەرێمە لە توانای خۆی زیاتر شتی لێبار بکەین هەرێمی کوردستان ناتوانێت بە پرسیارەتی یان بازیەوە بدا خەباتی پارچەیەکی تری ملەتی کورد و قانونیەش بە گوێرەی یاساش ئێستا بۆ نمونە عەبادی دەبابەی ناردە سەر هەرێم کە بە شێوەیەکی زۆر ئاشتیانە هینی کرد ئیستیفتای کرد ڕەفەرەندەمی کرد بەڵام فەرمووسە لەوێ هێزێکی حەشدی شیعە لەوەیە بە ئەمری نەک حکوومەتی عێراق بەڵکو لە بەرژەوەندی وڵاتێکی دەرەوەکو ئێران بەرژەوەندێکی استراتیجی چکە سنجار بۆ ئێران لەبەر چەند هۆیەکی استراتیجی ئاسایشی ئێرانی زۆر گرنگە ئەوە فەرموو حکوومەتی عێراق ناتوانێت دەریانکە ئاسایشان خۆیانن و پەکەکە لەوێ دەرناچێت و بە ناوی یعنی چەند هێزێکی لۆکالیەوە کار دەکەن ئەمە دیژی یاسایە بەڵام ئەگەڕێمەوە ئەڵێم حکوومەتی تورکیا و هەرێم زۆر بەجددی لەم شتە کارەکەن بەڵام ئەوەش ئەوەیە ئایا لەم زروفەی کە لە ئەمریکایە ئەمڕۆ کە زۆر نادیارە ئەمریکا لە وەکولێ لە زروف بارودۆخێکە قەرارسەدن تای تۆزێ زەحمەتە من ئەڵێم ئەگەر کارێکی هاوبەش بکرێ چاوەڕێ ئەوواکە حکوومەتی هەرێم و تورکیا وەکولێ ئیشارەی یان با بڵێن موافقەیەکی ئەمریکی ضمنی هەبێ لەسەر ئەوە چونکە ئێران لەو کاتەدا ئەچێتە ناو ئەو با بڵێن هەرچی تونوتیژیەکە بێت ئێران دەست بەدەر نابێتەوە باشە کاتمەکەمەوە بە سەبارەت بە وزە یعنی ئەم سەردانەی مستەفا کازمی لە ڕووی وزەوە کاریگەری بە لەسەر نەوتی هەرێم بۆ تورکیا بڵێن کاریگەریەکەی چییە بە کورتی بێسپاس دەکەم وڵی من ئەڵێم ئەو کاریگەریەی نابێت لەبەرەوەی ئێستا کازمی و هەرێم وەکو حکوومەت مشکلیان نییە لە بە هیچ جۆرێک ئەو نەوتەی هەرێم بڕوات حتا نەوتی کەرکووش ئەتوانێت لە نەوتی هەرێمە لە بۆڕی هەرێمی کوردستانەوە بڕوە ئەوەش هیچ مشکلە نییە و حتا ئەگەر هێڵێکی ترش بکرێتەوە ئایا ئێستا ئەمڕۆ باسەوە کرا ئەو هێڵی کەرکووک جیهان هێڵە کۆنەکە چاکەوە بکرێ بەڕەئی من ئەلەوەش هیچ مەترسی نییە چونکە مەسەلەکە لە بین هەرێم و تورکیا مەسەلا ئەو 50 ساڵە عەقدە نییە کەوا زۆر زۆر لە ئەعلامی کوردی تەفخیم کراوە مەسەلەی غازشەیە مەسەلەی غاز مەسەلەیەکی گرنگە و بۆ دوا ڕۆژ هەرێم هەر پێویستی بە تورکیا بێت با ئەم حەقیقەتەش بزانین ئێمە پەیوەندی بینی هەولێر و بەغدا لەو ڕۆژەوە عێراق دامەزراوە تاکۆ ئەمڕۆ هیچ وەختێک سەقامگیری پێی نەبینیوە نەیبینیوە و ناشی بینێ و ئێمە تەنها دەواازەیەکمانەیە لەگەڵ تورکیا بەڵێ من لەگەڵ دکتۆرە تافگا هاوڕام شێوەی ئەو عەقدە
ئەبێ بە شوێکی باشتر بکرایە نەک بەس عقدەکان ترش هەڵی زۆری تایە لەبەرەوە بەڕێی من ئەگەڕێمەوە بە جەناب تەڵێ مامۆستا حەکیم ئەو تەسیرەی نابێ نەوتی هەرێم و غازی هەرێم بۆ تورکیا زۆر گرنگە و هەردوو لاش و حکوومەتی بەغداش مانعینی ئەو نەوتە بڕوات بەڵام بە شوەیەکی شەفاف بێ باشە کاک تۆ زۆر بە کورتی بەرز زۆر متابعی کاروباری تورکیا دەکەی ئەمڕۆ لە کاتی پێشوازەکەی ئەردۆغان یەکەم جار کە کازمی دابەزی یەخەی کراسەکەی بۆ چاک کرد هیچ شتێکی تێدایە بڵین هیچ پەیامێکی تێدا بوو ئەوە لە عورفی دیبلۆماسیە ئەتوانی بڵێ ئەو ئەوێ بڵێ ئەگەر لە قسەکەیشی وتی ئێمە زۆر وتی هەموو خەڵکی عێراق برامانە بە هەموو پێکاتەکانیەوە یعنی عەرەب و کورد و تورکمان و مەسیحیەکان ئەوەی وت بەڵام یعنی ئەتوانی وا بیخوێنیتەوە یعنی ئێمە ئامادەین یارمەتی کازمی بدەین طبعا ئێران و تورکیا هیچ گومانی تیادا نییە ئەیانەوێت نفوذیان لە بەغدا زیاتر بێ ڕێکابەری هەیە ئێستا شەریکاتێکی زۆری تورکی ئەوێ لە جنوب عێراق تورکیا ئەوێت لەو شارە سونیانە کەوا ئاوادانەکرێتەوە بەشی شێریە بێت لەوینە اینجا لەبەرەوە ئەوەشێ بەڵام ئەوەی لە بواری دیبلۆماسیەوە شتێکەیە حەزم کردەوە بڵێم ئەوش ئەوە بوو وەزیری دەرەوەی عێراق دکتۆر فواد لەلایەنی جێگری محافظی ئەنقەراوە استقبال کرا یعنی ئەمە شتێکە لە عورفی دیبلۆماسی ئەمە نازانم شتێکی زۆر کەمکردنەوەیە نازانم ئەمە چۆن ڕوویدا بۆچی ڕوویدا ئایا لە تورکیا ئەمە عورفە یان نا باشە بڵێن یەخە چاکردنەکە تەنها دۆستانە بوو چکا کاتم نەماوە سپاس دەکەم بەڵێ ئەتوانین بڵێ دۆستانە بوو ئەوێ بڵێ ئۆردوغانەمە یەکەم جاری نییە بە شێوەیەکی نادیبلۆماسی ئەوکات سپاستا ڕادێک دۆستانە بوو بەڵام ئەوەشی پێ ئەخوێنرێتەوە سپاس جارێک مامۆستا هەر 30 ثانیە لە وەختی عەبادیش کە چوو بۆ تورکیا پانتۆرەکەی لە پشتەوە کەوت یاریهینی یارمەتیدا سەرۆک وەزیران ئەمەش عینی شت ڕوویدا پانتۆرەکەی چاکەوە قەمیسەکەی دەرچوو بوو چاکەوە سپاس دەکەم کاکتۆ دکتۆرە زۆر بە کورتی بەدیل هەیە لەگەڵ عێراق ڕێک نەکەون لەناو خۆ بۆ موچەی موچە خۆرە بەڵێ والله بەدیلەکەوەیە کە ینی مەلەفی نۆت بە شەفافی بێ دەواازەکان داهاتی دەواازەکان و داهاتی ناوخۆی بخەنە ناو بڵێن وەزیری بەحساب سندوقی وەزیری مالی خۆم هەلوانێ ئەسڵەن پێویستیان بە بەقا نابێت لەبەرەوە تاقا حەل بۆ هەرێمی کوردستانەمەیە سندوقەکەی کاگاوەتی شێخ زەناب داهاتی کەم تێدایە ناچێتە ئەوێەوە یعنی بەڕاستی ئەو وەزیرە مجرد بەس یعنی بە شکلیە یعنی شکلی دروست بووە چۆن دابەژەکرێ بۆ کوێ ئەڕوا سندوقی پارەکە بۆ چۆڕە ئەوانە بێنەوە ئەوێ کە بە بەحساب وەزیری هەرێمی کوردستانی من لەسەر ئەشخاصەکە ناڵم بەڵام وەزیرێکی شکلیە وەزارەتێکی شکلیە ئەسڵەن هیچ وجودێکی نیە مجرد بەزەوەنەیە حەقیبەیە کە پارەیەوە دەکەن داهاتەکان بێنەوە هەرێمی کوردستان ئەگەر بیکردایە نەیەوێشت ئەو هەموو شەهیدانە ڕۆژانە کە خەڵک بێتە سەر جادە بۆ شێوازە باری گوزەرانی خەڵک بەرەخراب زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆرە تاوفیق ئەحمەد نایب پێش پەرلەمانی عێراق لە سەدوی سەرکێڕوا لە هەولێرە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هزر و لێکۆڵینەوەی ستراتیژی سوپاس بۆ بینێرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ